ڕێکخراوی تێرۆریستی دەوڵەتی ئیسلامی کێشە و گرفتێکی زۆری هێناوەتە ئاراوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و هەر وڵاتێکی ناوچەکەش بە جۆرێک سەر و سەودا لەگەڵ ئەم قەیرانە ئاڵۆزەدا دەکا. ئێستا دەکرێت بگوترێ ناجێگیریەکی بەرچاو لە ڕەوشی ئاسایشی ناوچەکەدا هاتۆتە ئاراوە. جا پرسیارەکە ئەوەیە چۆن دەتوانرێت سەقامگیری لە ناوچەکەدا بپارێزرێت. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە کورد کۆنێکشن میوانداری جەلیل ئازادیخوا نووسەر و شیکەرەوەی سیاسی دەکا. کاک جەلیل زۆر بەخێر بیت. زۆر سپاس کاک بەڵێ. بە هەر لەو پرسیارە و لەگەڵ جەنابتا دەست پێ بکەم، سەقامگیری لەو ناوچەیەدا چۆن دەپارێزێت لە کاتێکە هەموو وڵاتەکان هەر یەکە و جۆرە ئەجندایەکی هەیە؟ بەڕاستی دۆخی ناوچەکە هێندە ئاڵۆزە پێشنیارکردنی هەر چارەسەرێکی خێرا و لە کورتماوەدا ئاڵۆز دێتە پەرچاو بە تەنگەژەیەکی زۆرەوە خۆی دەنوێنێت. لەبەرەوە پێم وانێ بکرێ هەر ئێستا ڕاستەوخۆی پێشنیارێکی ئەوتۆ بکرێت و بخرێتە بەردەست بۆ چارەسەرکردنی لەو ناوچەیەدا. دەرگیری زۆر فراوانە، هەموو هێزز گەورە جیهانیەکان ئامادەن، بە نوێنەرای تێوان خەڵکانێکی تر لە نێو منتەقەکە ئامادەن، هێزەکانی منتەقە ئامادەن، هەر ئەمانەش هەر یەکە بۆ خۆیان جۆرە تێڕوانینێکی هەیە، جۆرە ئەجندایەکێ و جۆرێک لە بەرژەوەندەکانی خۆی بەدواداچوونی بۆ دەکات. لەبەرەوە تۆ بێ ئەگەر پشتێک پێشنیار بکە، ینی بەستەیەکی پێشنیاریت بتوانێت کۆی ئەوانە بخاتە سەر مێزێک و بەرژەوەندی هەموو لایەکیان بەلانی کەمەوە دەستەبەر بکە بە ئیزافەی خەڵکی ناوچەکە کە قوربانی سەرەکی و ئەسڵی ئەو دەرگیری و کێشان کە لە ناوچەکەدا هەیە. هەموو ئەمانەی کە جەنابەت باستکردن چەندێک پەیوەندی هەیە بە پێناسەکردنی پایتەختەکانەوە بۆ دیاردەی تێرۆریزم؟ زۆر بە باوەڕی من پەیوەندی هەیە، چون ئەوڵەن ترور لە ناوچەکەدا و ترور لە ئاستی جیهانیدا یەکێک لە ڕەهەندەکانی مانەوەی جۆری پێناسەکردنی پایتەختەکانی هەم ناوچەکەیە هەم دنیاە لەسەر ترور. لەبەرەوە ئێمە دەبینین هەتا لەو ناوچەیەدا کە ئێستا ڕێکخراوێکی تروریستی وەکو داعش هەیە، هەندێک لایەن مامەڵەی ژێربەژێری لەگەڵاکەن، هەندێک لایەن زۆر بە توندی وەکو هێزێکی ڕێکخراوی تروریستی بە گژی داناسنەوە و هەروەها ئەسڵان پێناسەکانیان پێناسەیەکی لە جێگەی خۆی دانی بۆ بەعزە لەو هێزانی کە ئێستا لە ڕووبەری گشتی مەیدانەکەدا دەرگیری شەڕ و کێشان لەبەرەوە پەیوەندیکی ڕاستەوخۆ و گرنگی هەیە بە پێناسەی پایتەختەکانەوە بە ترورەوە. زۆرێک لە شیکەرەوە لە ئێستا جەخت دەکەنەوە لەوەی کە ئەوەندەی ئێستا قەیرانی ئاینزایی لە ناوچەکەدا پەرەی سەندووە، قەیرانی نێوان شیعە و سوننە بە تایبەتی بە بەراورد لەگەڵ پێشتردا ئەڵبەتە. ئەمە ئەگەر وایە بەڕای جەنابەت چەندە پەیوەندی بە دەوڵەتە ئیسلامیەکەی ئەبوبەکر بەغدادیەوە هەیە، یاخود زیاتر پەیوەندی بە جەمسەری شیعە و سوننە هەیە لە ناوچەکەدا؟ ئەوەی کە دەوڵەتە ئیسلامیەکەی ئەبوبەکر بەغدادی هۆکار یا فاکتەرێک بۆ لە فاکتەرەکان بۆ گەورەتربوون و تند و تیشتیرکردنی ئەم شەڕ و کێشەی کە لە نێوان ئاینزاکاندا هەیە گومانی تێدا نیە. بەڵام نەتەنیا فاکتەر بۆەوە لەسەر بەستەری ئەمەش ئەم دژایەتیە دروست بووە. ئەم دژایەتی مێژووکی دێرینەی هەیە، دیارە هەر لە کۆنەوە لە بینی ئاینزاکانی ناو ئیسلام خۆیدا بە تایبەتیشی ئەو سوننی ئەمە مێژوویکی درایشخانی هەیە کە دەگەڕێتەوە بۆ سەرەتاکانی ئیسلام و پاشان ئەو دەوڵەتە ئیسلامیانی کە لە ئێران و ناوچەکەدا سەریان هەڵداوە لە دەورانی نوێژدا ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 دروستبوونی دەسڵاتی سیاسی لە ئێراندا. دروستبوونی ئەم دەسڵاتە سیاسی سەرەتای تازەکردنەوەی ئەو ململانی و تازەبوونەوەی و بەرجەستەبوونەوە و گەشەکردنی لە ڕاستیا دوای 2003 کە ڕژێمی سەدام دەڕوخێ و ئەمریکایەکان حزور پێدا دەکەن و کۆمەڵێک فاکتەری تر کە دەکرێت لە مەودەیەکی تردا قسەی لێ بکرێت. بەڵێ ئەم هاوپەیمانێتە نوێیە کە عەرەبستانی سعودیە سەرکردایەتی دەکات، زۆرە لە چاودێر ئاماژە بەوە دەکەن، دەڵێن ئەمە هاوپەیمانێتیەکی سوننەکانە بەتەنها. پێ دوایە ئەمە وا بکا کۆماری ئیسلامی ئێران جۆرە بیرکردنەوەی تریە بێ بە شوێنەوەدا بێ هاوپەیمانێتی تر دروستکە وەکو جەمسەری شیعە؟ من پێم وایە جارام هەوپەیمانەتی کە دروست بۆ لە وڵاتانی سونی و عەرەبستان سەرکردایەتی دەکات لە فۆرموناوەرۆ کا هیچ شتێکی تایبەت و خێریکی پێنیە بۆ خەڵکی ناوچەکە. با بمێنێت کە ئەوانە بەرژەوەندی خۆیانیان هەیە و بە دوای بەرژەوەندەکانی خۆیاندا دەچن. بەڵام ئەوەی کە ئەمە وا بکات لە ئێران و هۆکارێ بێ بۆ ئەوەی جاری کە پێداچوونەوە بکات بۆ دروستبوونی جەوسەرگیریەکی تر و بە ئیسلاح پێکێنانی بەرەیەکی هاوبەشتر، لە ڕاستیە ئێران لە مێژە ئەو بەرەی دروست کردووە. ئەو بەرەی ئێران هەر لە یەمەن و لە جوندوڵڵا و لە ئەسەد و لە بەشێکیش هەتا لە هێزە کوردەکانی خۆمان بۆچی بیشارینەوە لەو بەرەدا ڕاستەوخۆ قەراریان گرتو ئێستا لە بەرەی ئێراندان و لە هەمان کاتدا رووسیا بە جۆرێک سەرکردایەتی ئەم بەرە دەکات، چون بەرژەوەندی سیاسی خۆی تاقیب دەکات. رووسیا وەک هێزێکی ئاینزا نەهاتۆتە ناو ئەم بەرەیەوە بۆ تاقیبکردنی مەسئلە ئاینزایەکانی خۆی، بەڵکو هاتۆ بۆ تاقیبکردنی بەرژەوەندی سیاسی و ئابوووریەکانی خۆی لە ناوچەکەدا و بەشێکە لەو پێکهاتەیە کە ئێستا پێی دەڵێن جەمسەری ئێران رووسیا لە بەرامبەر جەمسەری سوننەکاندا. و لە مێژ بوو چاوەڕوان دەکرا کە سوننەکان حرەکەتێکی جددیتر بکەن. دیارە دەستپێکردنی دەستدرێژەکانی ئێران و دەستێخستنی لە ناو یەمەندا هۆکاری سەرەکی بوو ئەوی جوڵەکە دەست پێ بکە و لە ئەمڕۆدا بە ئەنجام بگات. ئێستا زۆرێک جەخت لەوە دەکرێتەوە کە کورد بووە بە بەشێک لە دوو جەمسەری سوننە و شیعە لە ناوچەکەدا.
ئەمە چەند لە بەرژەوەندی ئایندەی کوردە ئایا کورد دەتوانێت وەکو بێلایەن بمێنێتەوە لە نێوان ئەم دوو جەمسەرەیە؟ کاک بەڵێن ڕاستەکەی منەوە قسەم زۆر پێ نامەعقولە هەمیشە و هەمن لە زۆر شوێنیش دەیبیستم کە دەڵێن کورد دەبێت پرۆژەیەکی جیاوازی هەبێ و ئەو پرۆژەی کورد لە لای هیچ کام لە دوو جەمسەرەکە خۆی نەبینێتەوە بەڵکو کورد وەکو یاریکەرێ لە نێوان ئەم دوو جەمسەرەدا یاری بکە یعنی ئێمە دەین شعور بەرنامەی سیاسی و ئەجندای سیاسی ئەو دوو جەمسەرە بەڕاستی خاڵی دەکەنەوە لەوەی کە ئەوان چ دەکەن لەوێ و ئەوان لەسەر بەرژەوەندەکانی خۆیان تعامل دەکەن کورد پێی خۆش بێ و پێی ناخۆش بێ ڕاستێکی بەرجەستە و زەق واقعیەتێکەیە یەکێک لەم جەمسەرانە زۆرتر دەتوانێت بەرژەوەندەکانی کورد دەستە بین ناڵم 100% زۆرتر دەتوانێت دەستەبەری بکە لایەنێکی کەمتر لەبەرەوە کورد دەبێت لەخەرە پرۆژێکی دیاریکراوی هەیە سەر ڕای ئەوەی نابێت بە تەواوی خۆی گرێبدا و بێتە پاشکۆبوون جیایە سیاسەتی سەربەخۆ جیایە کاک جەلیل زۆر سپاست دەکەم بۆ ئەو تێبینی و سەرنجانەت منیش سپاسی ئەوە کە زۆر سپاست دەکەم.